ئێرە رادیۆی دەنجیگەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژان لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. لە ئێستادا شاندی ئیمراڵی دەم پارتی با مەبەستی ئەنجامدانی دیدار لەگەڵ ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلال لە ئیمراڵین. شاندەکە لە سری سورەیا ئوندور و پەروین بولدان پەرلەمانتارانی پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی پێک دێن. ئەوە دووەمین سەردانی شاندی ناوبراوە بۆ ئیمراڵی. دەوڵەتی تورک و چەتەکانی گوندی بیرحەسۆی باشووری کۆبانیان بردومان کرد. بە پێی زانیاریەکان دەوڵەتی تورک و چەتەکانی بافڕۆکەی جەنگی گوندی بیرحەسۆی باشووری کۆبانیان بردومان کردووە و هەل لا درێژەی بردومانەکانی دەوڵەتی تورکی داگیر کردا زانیاریەکان دەریان خستووە دەوروبەری بەنداوی تەشرین بە تۆپ هاوێژ بۆ تۆپباران کراوە. ئەنجومەنی بنەماڵەی شەهیدانی کانتۆنی جەزیرە بە ڕاگەیاندراوێک ناوی ئەو دوو هاوڵاتیە مەدەنیەی ئاشکرا کرد کە لە بردومانەکانی 21 کانونی دووەمی سەربەنداوی تەشرین شەهید بوون. ناوی شەهیدەکان حەزنا عەبدە کە ئەندامی هێزەکانی پاراستنی کۆمەڵایەتی ژنە، هەروەها مەحیەدین حوسێن عومەرە کە ئەندامی پارتی یەکێتی دیموکراتیک پەیەدەیە. لە ڕاگەیاندراوەکەی ئەنجومەنی بنەماڵەی شەهیدان دەستنیشان کراوە هەردوو شەهیدەکە خەڵکی قامیشلون و لە 21 کانونی دوم بۆ ئەرکی ئشکگیری گرتن لە گەڵ کاروانی هاوڵاتیاندا ڕۆشتونەتە بەنداوی تەشرین. ئەمڕۆ 15مین ڕۆژە گەل لە بەنداوی تەشرین بۆ پشتیوانی لە هێزەکانی قەسەدە و دژی هێرشەکانی دەوڵەتی داگیرکەری تورک و چەتەکانی بەردەوام لە هەڵمەت و پاڵپشتیدان و تا دێت بەرخۆدانیەکە بەرفراوانتر دەبێتەوە. ڕۆژی هەشتی ئەم مانگە لە زۆرینەی ناوچەکانی هەرێمەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریاوە با مەبەستی پشتیوانیکردن لە هێزەکانی سووریای دیموکراتی قەسەدە و دژی هێرشەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی ڕویان لە بەنداوی تەشرین کرد و ئەمڕۆژ ئەو بەرخۆدانیە لە 15مین ڕۆژیدا بەردەوامە. لە یەکەم ڕۆژدا دەوڵەتی تورک و چەتەکانی تۆپبارانی کاروانەکانی گەلیان لە دەوروبەری بەنداوی تەشرین کرد و باهۆیەوە 5 هاوڵاتی مەدەنی شەهید و 15 دیکەش بریندار بوون. یەکێتی ژنانی کوردی سویسرا یێژەکە سە بانگەوازی لە کوردستانیان و دۆستەکانیان و بەتایبەت ژنان کرد بەشداربن لە ڕێپێوانی 25 کانونی دووەم لە شاری زوریخ. لە ڕاگەیاندراوەکەیدا یێژەکە سە ڕایگەاندووە ئەوانەی لە تەشرینی دووەمی 2014دا شۆڕشی ژنانیان لە کۆبانی پێقەبوڵ نەکرا شەڕی ئێستا بە دەرفەت دەبینن و هێرش دەکەنە سەر دەستکەوتەکانی کورد لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا. هەروەها دووپات کراوەتەوە دەوڵەتی تورک و چەتەکانی ناتوانن بەرخۆدانی قەسەدا یەپەژە و یەپەکە بشکێن و وەک یێژەکە سە دەستکەوتەکانی شۆڕشی ژنانی ڕۆژاوا دەپارێزین و تێکۆشان مەزنتر دەکەین. هەروەها ڕای دەگەێنن هێرش و کۆمەڵکوژیەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی قبول ناکەن و با ڕۆحی شۆڕشی کۆبانی دەڕژێنە گۆڕەپانەکان و خاوەنداری لە شۆڕشی ڕۆژاوا دەکەن. هەروە ئاماژە بەوەش دەکەن کە لە 25 کانونی دووەم لە زوریخ بۆ ڕۆژاوا و کۆبانی لە گۆڕەپانەکاندا دەبن. بە پاساوی پرۆپاگەندەی ڕێخستنی سیاسەتمەدار ئایسەل تۆغلوک بە 3 ساڵ زیندانیکردن سزادرا. دانیشتنی بڕیاری دۆزی پەرلەمانتاری پێشووی هەدەپە ئایسەل تۆغلوک کە بە پاساوی پرۆپاگەندەی ڕێخستنی دادگایی دەکرا لە 14 کانونی دووەمدا لە دادگای ئامەد بەڕێوەبرا. باهۆی کێشەی تەندروستی سیاسەتمەدار تۆغلوک ئامادەی دادگاییکردنەکە نەبوو، بەڵام پارێزەرەکەی لە دانیشتنی بڕیاری دادگاییکردنەکەدا ئامادە بوو. دادوەر بە پاساوی پرۆپاگەندەی ڕێخستنی ماوەی 3 ساڵ زیندانیکردنی بۆ ئایسەل تۆغلوک بڕیەوە و ڕاگەیاندنی هەڵپەساردنی بڕیارەکەش قبول
ناکرێت. جیاماژەیە ئایسەل تۆغلوک لە ساڵی 2016دا بە هۆکاری کارکردنەکانی لە کۆنگرەی کۆمەڵگەی دیموکراتیک دەستگیر کرا و بە پاساوی بەڕێوەبەری ڕێخستن ماوەی 10 ساڵ زیندانیکردنی بەسەردا سەپێنرا. چالاکی شەرمەزارکردنی قەیوم لە ناوچەی ئەکتەنێزی مەرسین بەردەوامە و گەنجان دوێنێ شەو لە گەڕەکی یەنی پازار ڕژانە گۆڕەپانەکان و ئاگریان کردەوە و بڕیاری سەپاندنی قەیومیان شەرمەزار کرد. لە کاتی شەرمەزارکردنەکەدا پۆلیس بە ئۆتۆمۆبیلێکی زرێپۆش لە گەنجێکی 20 ساڵی بە ناوی فۆرکان ئۆزوندا و پاش ئەشکەنجەدان دەست بەسەری کرد. هەوکات پۆلیس هەڕەشەی هەمووتان دەگرینی لە هاوڵاتیان کرد کە وێنەیان بە مۆبایلەکانیان دەگرت. گشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن بمێنن لە خۆشیدا. ئەندامی کۆمیتێ ڕێڤەبەرە پەکێکێ دوران kalkan bu mêvanî bernameya taybet a Medya Haber TV bû. Öncelikle tarihin en anlamlı direnişini yürüten Önder Afro'yu saygıyla selamlıyorum. Hevdîtina şandeya Dem Partiye birêbera pore û tecrîd el Emraliyê qonaxa nû ya ku siyaseta devleta Türk derbasî wê dibe û nîqaşên ku di vî warî de têne kirin. Tartışmaların içeriğini bilmiyoruz. Ayrıca yani bizden istenmiş herhangi bir şey de söz konusu değil. Pêvajoya hevdîtina li Emraliyê û nîzkatiyên gel ji vê pêvajoyê re. Bîstê çille sal vegera dagirkirina Efrînê û êrişên li dijî Rojavayê Kurdistanê pêk tên. Endamê komîteya rêvebera PKK duran kalkan van mijaran di bernameya taybet de nirxîne û bersiva pirsên rojnamavan Hoşeng Yılmaz dide. Sözünün gereğini yerine getirmeyenlere adım attırırlar. Bernameya taybet îro li gor dema Amedê saet 16:45 li gor dema Brükselê saet 14:45 hûn radyoya dengê gel de dikarin guhdarî bikin. Şimdi Önder Apo'nun yazdıkları kahince sözler olarak bir gerçekleşiyor yani. بەچی ئازادەکانی کوردستان جوانترین و ڕازاوترین سڵاوەکانتان پێشکەش بێ. ئەم جارێش بە بەرنامەیەکی دیکە ڕاوین لە پێشبەری ئێوەین. میوانی ئەم جارێ بەرنامەکەمان هەواڵ دەنیز دەریا ئەندامی کوردیناسیۆنی کەژارە. بابەتی ئەم جارێ بەرنامەکەی ئێمە سەبارەت بە چاوپێکەوتنێکە لەگەڵ ڕێبەرئاپۆ پێک هاتووە. بابەتی دووەمان لەسەر شەڕە جیهانی سێمین کە ئێستا بەڕێوە دەچێ و تەئسیراتێکی کە لەسەر ڕۆژهەڵاتی ناوینە دادەنێ چییە؟ و بابەتی سێمان و بابەتی هەری داوی وەکو کەژار لە ساڵی ڕابردوودا ئەنجامی